ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئابڕیانی هاوکارمان توێنێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی هەینی. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. دەست بەسەرکردنی 9 هاوڵاتی لە ورمێ. مەرگی گوماناوی یەکێک لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینا. وشکبوونی کانیاوەکان لە کوردستان. گیان لە دەستانی دوو کرێکار بەهۆی گەرما بردووی و گیان لە دەستان و برینداربوونی 174 کرێکار لە ماوەی 4 مانگی ڕابردوودا لە هەمەدا. دەست بەسەرکردنی 9 هاوڵاتی لە ورمێ. ڕۆژی چوارشەممە 22 گەلاوێژ 9 هاوڵاتی خەڵکی شاری ورمێ لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و هێشتا چارە نووسیان نادیارە. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 9 هاوڵاتی بە ناوەکانی ئەحمەد، محەممەد، بێهزاد، محسن، ئێحسان، مێهران، فەرزاد و حەمید گوڵستانی، هەروەها فەرزاد، حەمید و شۆڕژ مستەفازادە خەڵکی گوندی نەجەوانی سەر بە ناوچەی سۆما برادۆستی پارێزگای ورمێ لەلایەن هێزەکانی دارەی تڵاعاتیە و شارەوە دەست بەسەرکراون. جێگای ئاماژەیە کە هێزەکانی ڕەژیم بە توند و تیژی و لێدانەوە و کەسانیان دەست بەسەر کردووە و ڕەوانەی گرتوخانەیەک لە شاری تاران کراون. ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەکی دەست بەسەرکراو لە شاری سنە. بە پێی راپۆرتەکان پاش تێپەڕبوونی زیاتر لە 1 مانگ لە دەست بەسەرکردنی محەممەدوڵڵا ڕەزایی هێشتا چارەنووسی ناوبراو نادیار. ناوبراو ڕێکەوتی 21 پوشپەڕ بە هێرشی هێزەکانی دارەی تڵاعات بۆ سەرماڵەکەی دەست بەسەر و تەنانەت هەندێک لە کەلوپەلە تاکە کەسیەکانیشی زەوت کراوە. جێگای ئاماژەیە و هاوڵاتیە لە ماوەی بەندکرانیدا لە مافی پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش و هەروەها لە دەستڕاگەیشتنی بە پارێزەریش بێبەش کراوە. ئازادی زانیار خزری بە دانانی بارمتە. ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 22 گەلاوێژ 1404 هەتاوی زانیار خزری هاوڵاتی خەڵکی شاری پیرانشار بە تێپەڕبوونی 33 ڕۆژ لە ماوەی دەست بەسەرکرانی بە دانانی بارمتەی قورس بە شێوازێکی کاتی ئازاد کراوە. ناوبراو ڕۆژی 19 پوشپەڕی ئەمساڵ هاوکات لەگەڵ باوکی بە ناوی عەزیز خزری تەمەن 57 ساڵ لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانی ئەو شارەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەی ئیتڵاعات کراوە. جێگای ئاماژەیە هاوکات لەگەڵ ئازادبوونی زانیار باوکی بۆ بەندیخانەی شاری مەهاباد ڕاگوێزراوە و تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک سەبارەت بەو تۆمەتانەی کە دراونەتە پاڵ دۆسیەکەی بڵاو نەکراونەتەوە. مەرگی گوماناوی یەکێک لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژن-ژیان ئازادی. ڕۆژی چوارشەممە 22 گەلاوێژ تەرمی بەختیار مەسعودی تەمەن 25 ساڵ لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینا و خەڵکی شاری شنۆ لە ماڵی باوکیدا دۆزراوەتەوە. بە پێی راپۆرتەکان ناوبراو لە ڕەوتی شۆڕشی ژینادا لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی ڕەژیمەوە دەست بەسەر و پاش 67 ڕۆژ ئەشکەنجە وازار لەلایەن هێزەکانی دارەی تڵاعاتەوە بە دانانی بارمتەی 500 ملیۆن تمەنی بە شێوازێکی کاتی ئازاد کرا. جێگای ئاماژەیە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە هۆکاری گیان لە دەستانی هیچ زانیاریەک لە بەردەستانی. وشکبوونی کانیاوەکان لە کوردستان. لە ساڵانی داهاتوودا بەهۆی کەمبوونی ڕێژەی باران و هەروەها سازکردنی بەنداو لە کوردستان زۆربەی کانیاوەکان وشک و خەڵک بۆ دابینکردنی ئاوی پێویستی کەشاوەرزی تووشی کێشە بوو. بە پێی وێنانەی کە بەدەستمان گەیشت و ناوی کانی بڵ و هەروەها دەیان کانی لە سەرتاسەری کوردستان بە ڕێژێکی بەرچاو یان کەمیان کردووە یان لە زۆربەی ناوچەکانی دیکە کانیەکان بە تەواوی وشک بوون. ئەمە لە کاتێکدایە کە لە ڕۆژانی ڕابردوودا بەهۆی پچڕانی بەردەوامی بەرق و هەروەها بڕانی ئاو لەلایەن ڕژیمەوە خەڵک لە ژیان و معیشەتیاندا تووشی کێشە بوون و حکوومەت بەتەنیا بەڵێنی درۆیان پێدات. هەوڵی خۆکوژی پشکدارێکی ئەنجومەنی پەلولە لە شاری تاران. ڕۆژی چوارشەممە یەکێک لە پشکدارانی ئەنجومەنی پەلولە هاوکات لەگەڵ بەڕێوەچوونی کۆبوونەوەی ئەو ئەنجومەنە هەوڵی سووتاندنی جەستەی خۆیدا.
بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو هاوڵاتیە پێش بەڕێوەچوونی کۆبوونەوەکە دژ بە خراپی دۆخی ئابووریە و شرکەتەوە هەروەها وەڵام نەدانەوەی بەرپرسان ناڕەزایەتی دەربڕیوە. ئەم کارەساتە نیشاندەری قەیرانی ئابووری، گەندەڵی سیستماتیک و هەروەها وەڵام نەدانەوەی داخوازیەکانی پشتدارانی بچووک لە بازاڕی بورسە. گیان لەدەستانی دوو کرێکار بەهۆی گەرمابردووی. ڕۆژی دووشەممە دوو کرێکار بە ناوەکانی عەلی موسەوی و جەمشید ئەسەدی بەهۆی گەرمابردووی و نەبوونی ئیمکاناتی ڕەفاهی گیانیان لەدەستاوە. بەپێی هەواڵەکان عەلی موسەوی شاغەڵا پاڵاوگەی 11 پارسی جنوبی بەهۆی پلەی بەرزی گەرمە جەڵتەی دڵ لێی داوە و پێش ئەوەی کە بگەیەندرێتە نەخۆشخانە گیانی بەخت کردووە. هاوکات جەمشید ئەسەدی شاغەڵا پترۆشیمی بەندەری ئیمام بە هەمان شێوە بەهۆی نەبوونی ئیمکاناتی ڕەفاهی و پێداویستیەکانی فێنکردنەوەی هەوا گیانی بەخت کردووە. بێبەشبوونی زیاتر لە 800,000 کرێکاری بیناسازی لە بیمە. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ زیاتر لە 800,000 کرێکاری بیناسازی لە ئێران بیمەیان نییە و هەروەها 350,000 کرێکاری دیکەش بیمەیان لێبڕاوە. بەپێی ئەو راپۆرتانە دابینەکردنی ئەمنیەتی پیشەیی، بیمەی دەرمانی و تامینی اجتماعی بۆ کرێکارانی بیناسازی لەلایەن حکوومەتەوە خراپی دۆخی ئەمنیەتی شوێنی کار و هەروەها کەمبوونی حەقدەست ئەو کرێکارانەی خستۆتە پەراوێزی کۆمەلگاوە و ژیان و مەعیشەتیان تووشی کێشەی جددی بوو. گیان لەدەستان و برینداربوونی 174 کرێکار لە ماوەی 4 مانگی ڕابردوودا لە هەمەدان. بەپێی ئامارە فەرمیەکان لە ماوەی 4 مانگی دەستپێکی ئەم ساڵدا بەلانیکەم 174 کرێکار بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار گیانیان لەدەستاوە یان بریندار بوون. بەپێی ئەو ئامارانە لەم ماوەدا 13 کرێکار بەهۆی ڕوودانی ڕووداوی کار گیانیان لەدەستاوە و هەروەها 161 کەسی دیکەش بریندار بوون. جێگای ئاماژەیە لە ساڵی ڕابردوودا 2042 کەس بەم بۆنەیەوە گیانیان لەدەستاوە و هەروەها 16,130 کەسی دیکەش بریندار یان کە مەندامی جەستەییان. وە دوایین هەواڵمان سەبارەتە بە دەست بەسەرکردنی هاوڵاتیەکی خەڵکی گەتساران. ڕۆژی سێشەمە ڕێکەوتی 21 گەلاوێژی 1404 هەتاوی هاوڵاتیەک بە ناوی محسن عەلیزادە بناری لە دەست بەسەرکراوانی ناڕەزایەتیەکانی ساڵی 96 هەتاوی ببورن لە ساڵی 98 هەتاوی لەلایەن هێزەکانی ئیدارەی اطلاعاتەوە دەست بەسەرکراوە. ناوبراو لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی ساڵی 98 هەتاویدا دەست بەسەر و بۆ ماوەیەک لە زینداندا ڕاگیراوە. هەروەها پاشان بەهۆی چالاکبوونی چەند جارێکی دیکە لەلایەن ڕژیمەوە دەست بەسەر کراوە. شایانی باسە سەرەڕای بەدواداچوونی بنەماڵەکەی سەبارەت بە دۆخی تەندروستی و شوێنی ڕاگیرانی هێشتا زانیاریەک لەو بارەوە لە بەردەستانی. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.